ئەمە سەبارەت بە ئازادقادر وەکو سەرەتایەک چەند شتێکی گرنگی تیا بۆ هەان ڕێگمان کردبوو. ئینجا ئەوەی کە سەبارەت بە ئازادقادرە لە لاپەڕەکانی دواوە لاپەڕە 118 119 120 هەر هەمیمان کۆ کردوتەوانەیە سێریکە ئەزانی چۆنە 118 19 20 21 کەمێکی تەیە بەتەسەسول ئەوەی کە هەیە لە سەرەتاوە هەتا کۆتایی هەمی تیان نووسراوە دێڕ بۆت کراوە بە کوردی ئەمە هەمی بۆ حازر کراوە باشە ئێمە ئەوەی کە ڕۆژانە دێتە بەردەستمان ئەی خوێنینەوە ئەیکەین بە کوردی بۆی بزان چیەکە و چی ناکە اینجا لێش جارێکەمی بە حازری لە بەردەستا هەیە با سەرەتاکەوەی کە ئێستا خوێنماوە بزانین ئەڵێ چی ئازادقادر is a student نووسراوە چی لە کەوانەکە third grade لە پۆلی چەنە قۆناغی چەنە لە زانکۆ قۆناغی سێیە گرۆیدانی پۆل at the American University in سلێمانی he studies چ دەرزێک ئەخوێنێ لەوێ English and French ئەمە دنیا گەڕاتوە چ دەرزێکی خوێنی ئەوە لە پۆلی چەنە سێ 2 ئازادقادر is going to ئەگەر بڵێ going to ئەگەر بڵێ travelling هاتبوو بە کەلۆری وتی بە travelling یابوویتی ئازاد travelەکە بۆ کێوە پاشا یاخود ئەگەوتی is invited واتە بانگهێش کرا داوت کرا بۆ کێوە a world youth conference which continued کام کۆنگرەیە بەردەوام بوو کنتنیانی بەردەوام بوو from Monday to Friday لە ڕۆژی دووشەممە دەستی پێکرد بەردەوام بوو هەتا ڕۆژی هەینی ژەر تایە بوو 3 Kate Rayleigh who advised ئازاد Kate Rayleigh چی کرد ئەڵێ ئامۆژگاری کرد ڕێنمایی ئازادقادری کرد کێ بوو Kate Rayleigh is ئازاد's teacher at the American University in سلێمانی تر شتەکان هەندێک جار ئەوە دووبارەشم کردەوە بۆی زیاتر لە بەرچاوتە زەق بێتەوانەیە کۆمەڵی بابەتی کەژێها هەت چەند خاڵێکی زۆر هەیە ئەوەی کە خوێنمان ئێستا ئەوەندەیە بەس کە بەشێکی ترمان خوێن دوای ئەگەڕێنەوە لێرەش بەشەکانی تری ئەخوێنین ئاو بە تەسەسول بۆت ئامادە کراوە ئێستا و سەرەتاکە دەربارەی ئازادقادر زانی اینجا کۆمەڵێک وشەمانەیە کە پەیوەستە بە گەشتکردنەوانێ نووسراوە ئێتیکت یعنی چی ئێتیکت بلیتی فڕۆکە ئێل خۆ ینی هەوا بەڵام لێرە بەستی چێ فڕۆکەیە تیکت هەر تیکتە بلیت هەردووکی بێکەوە ینی بلیتی فڕۆکە لە ڕسمەکانی شەها کە پێم داوی تایەتی ئەو شینە گەورەکان تیکتەکەیە boarding pass پاس ینی تێپەڕاندن پەڕینەوەیە بۆردین ینی باج ینی هەویە هەوێی تێپەڕاندن یا باجی تێپەڕاندن کە ئەڕۆیتە فڕۆکەخانەوە هەوەیەکت ئەدەنێ ئەو هەوێت پێ نەبێت ناتوانین داغڵی بەشەکانی ناو فڕۆکەخانەکە ببی یاخود جاری وایە هەوەیەک نییە چەند وەرەقێکی باریک باریکە ئەچیتە هەر بەشێک و دانێکی لێکەنەوانێ ئەها لە ڕسمەکە کامەیە سیاوتی ئەو شێوازە وەرەقە باریک باریکەیە پێوترێ بۆردین پاس وشەی دواتر نووسراوە پاسپۆرت ئەزانن چییە ڤیزە چییە بە کوردی یعنی چی هەر ڤیزەیە هەریان چۆنیە ڤیزە چییە مۆری ڕەزامەندی پێوترەیە تۆ چی بۆ تورکیا یەکەم جارە بچی بۆ قۆنسڵخانەی تورکیا لە هەولێر بێ لە هەر شوێن لە بەغا بێ مۆرێک ئێن لە پاسپۆرتەکەت بۆ نمە پێت هەڵن لە ماوەی 15 ڕۆژە بۆ تێ لە وڵاتە بمێنیتەوە ئەو مۆرە پێوترێت ڤیزە مۆری ڕەزامەندیە ئەوەی پێوە نەبێت بە پاسپۆرتەکەتەوە بۆ نییە بڕۆی سوودکەیس یعنی جانتای جل یا جانتای سەفەر یاخود جانتای گەورە shoulder bag جانتای شان جانتای بچووکیشی پێوترێت و جانتای شانیشی پێوترێت luggage کەلوپەلی سەفەر ئەوەی کە پێتە جانتای گەور و بچووک و پاسپۆرت و هەموو شتەکان بێکەوە پێوترێت luggage هەیە چەند جانتایەکی پێە لاونج بەواتای هۆڵیت یاخود قاعە لە ناو فڕۆکەخانەدا هۆڵێکی گەوری تەیە پێوترێ هۆڵی چاوەڕوانی یاخود هۆڵی بەجێهێشتن ئەو کەسێکی گەشتەکات پێشەوەی سەری فڕۆکەکەی بێت چیەکە چاوەڕێەکە لەکوێ چاوەڕێکە لەو هۆڵەیە پێوترێ لاونج باشە وشەی پلینیانی فڕۆکە ئەزانی ئێپۆت فڕۆکە خانە مانایەمانە بزانە فلای لە تەنیشتیان نووسراوە ڤی واتە ڤێربە یعنی گەشتی ئاسمانی دەکات دەفڕێ هەردوومانەکە ئەگەێنێمە زیاتر لێرە بۆ گەشتی ئاسمانیە ڤیانی ڤێربە ئەمە ئەگەر بگۆڕی بۆ ناون ئەبێ بەچی
ئەبێ بە فلایت ئەمە ناونەکەیەتی ئەگەر هاتەوانێ وتی کامە لەمانە ناونە ئەڵی فلایت وتی ئەگەر ئەم فلایە بگۆڕی بۆ ناون ئەبێ بەچی ئەبێ بە فلایت بەڵێ ناونی سینگە باشە هەر بگەڕێنەوە بۆ ئەم وشانە هەندێکیان دەنگەکانی هاتووە لەگەڵیا لە ئەخیری کتێبەکەیە درراوە گرنگە بیزانی ئەیە تەمان ئار لە کۆتاییە قەت ناخوێنرێتەوە ئاری کۆتایی وشە ناخوێنرێتەوە باشە ئەیە چه دەنگێکی تیا بۆ نووسراوە دەنگێکی جوت بزوێنە ئی لەگەڵ چی شووا هەردووکی پێکەوە پێوترێ ئەیە یاخود یەیە ئەیە بیزانە ئەگەر هاتەوە وتی ئی ئەم ئەی ئایا چه دەنگێکی تایە ئەڵێ دەنگی ئەیە کتێبەکە خۆیەتی ئاگاداری بە بۆردین ئۆ ئەیمان هەیە ئەمیان چ دەنگەکە هەرچیەک دوو نوقتە لە سەرێکی لەگەڵا بوو لە بزوێنەکانە ئەبێ بە دەنگی درێژ ئەمە چێ دەنگی ئۆ درێژ بۆدین ئەو ئۆیش بزانە پاس ئەم ئەیە لێرە بۆ خۆی شازە چ دەنگە دەرەکە دەنگی ئا درێژ پاس ناڵێ پاستی پاس دەمەکەیتەوە بۆی پاسپۆرت بە هەمان شێوە هەر عینەشە دووبارەی ناکەین لێە ڤیزا هانووسراوە ڤیزا ئەو ئایا چ دەنگەکە ئی درێژ ناڵێ ڤیزا چی ڤیزا ڤیزا درێژە بێت وڵای ئەمە زۆر تەرکیز ناکەینە سەری سوود کەیس بین ئێرە بینووسین یو ئایەکەمانەیە ئەوش دەنگی ئو درێژ یا و درێژ سوود کەیس شەوڵدا ئەم ئۆیوە دەنگی چی تایە هەر دەنگی ئۆیوی تایە پێوترە ئەو شەوڵدا ئەم هێمایە کە نووسراوە لە کتێبەکەیە دەنگی ئۆیو هێما کۆنەکەیەتی شێوازی تازە ئەگەر سێرێکی لە قاموسە یا لە مۆبایلەکە سێری دەنگەکان بکە ئەو ئۆیە شێوازێکی تریشی هەیە هەر ئەوەیە بەڵام چۆن نووسێ ئەم ئۆیە ئەم بەشەی ئەچێتەوە ناو خۆی ئاوهای لێ هاو باشە یوەکەش وەکو مەنجەڵێکی لێاو ئاوا دوو دەستکی وەکراوە ئەمە ئەو هەردووکی یەک شتە هەردەنگی چیە ئەو تازەکە چۆن نووسێ ئاوها پار ئەمە هاتۆ بە کەلۆری ئەم دەنگە تازەی یابوو تەلەبە زۆری لی تێکچوو هەرچەندە بە هەڵەش بۆیان حسێب کرا هەرچێکیان نووسی بەڵامی ڕاستدانرا بەڵام ئەمەی بۆ ئەوە شەوڵدا ئەو ناڵێ شۆڵدا چی شەوڵدا شەو ئەو دەنگێتیا دەرەچێت ئەمەش هاتۆتۆ لە تاقیکردنەوەی نیشتیمانیاڵە ئەم یۆ بە چ دەنگەکە خوێنرێتەوە دەنگی چیتیایە ئەو ئەیە پێوترێت چی ئەی خێرا دەنگی چییە سەلام دەنگی ئە خێرایە دەنگی ئو نیە ناڵێ لوگیچ دەنگی ئۆ نیە ناڵێ لۆگیچ ها دەنگی چیە ئەی خێرا لەگیچ باشە ئا کورتمان هەیە ئا درێژمان هەیە باشە سەکاڵی کات ئەمە چێ دەنگی ئا کورتە پاسپۆرت بۆ نەها پاس چی بوو دەنگی ئا درێژ بوو ئا بە زەمایان چییە ئەی خێرای پێوترێ لەگیچ گرنگە بزانە ئەویوە دەنگی ئەی تایە لێرە ئۆیومان هەیە لاونج هەر ئۆیوە لێش ئۆیو بوو لێرەش هەر ئۆیومان هەیە بەڵام خوێندنەوەکان جیاوازە چ دەنگێ دەرەکە دەنگی ئاو لاونج دەنگی چی ئاو لە وشەی فڵایتە ئایا ئەم جیەچە بە چی خوێنرێتەوە GH چیە سایلەنتە GHەکان بەگشتی سایلەنتن تەنها حەود وشتەمانەی ئەخوێنن و بە فێت دوایی باسیەکەین ئەی حرفی ئای چه دەنگێ دەرەکە هەر بەخۆی دەنگی ئای دەرەکە فلایت ئایەکە چییە دەنگی ئەی ئای واتە ئای هەر ئای بە نووسینی جوت بزوێن ئاوا ئەنووسرێت جێچەکە جوتمان ناخوێرێتەوە سایلەنتە ئەمە دەربارەی ئەو شانەی کە پەیوەست بوو بە سەفەرکردنەوانەیە لە خوارەوە ئەم بەشەی کە نووسیمانە زۆر گرنگە ئاگاتان لێبێ ئەڵێ ئەو جوت وشانەی ئەو دوو شەناوانەی کە پێکەوە بەکار دەهێنرێن کۆمەڵێک دوو شەمان هەیە پێکەوانێ بەکارهێنرێن باشە بە ئینگلیزی لە تەنیشت نابین نووسە پێوترێت کۆلۆکەیشن کۆلۆکەیشن یعنی جوود وشە
یەتەوە زۆریش هاتۆتەوە لە زۆربەی یونتەکانە تایەتی کۆلۆکەیشن. باشە، یەکەم دانە نووسراوە چی؟ ئەیە لەگەڵ چی بەکارێت؟ لەگەڵ تیکت. ئەیە تیکت. ئەگەر هاتەوەتی ئەیە لەگەڵ چی بەکارێت؟ ئەڵێ لەگەڵ تیکت. ئەگەوتی تیکت لە پێشەوە چی بەکارێت؟ ئەیە. یا لە کامانە بێکەوە بەکاریان ئەیە و تیکت بێکەوە هەڵەبژێری. چی تریشمانەیە؟ ئەیە پۆت. ئەیە لەگەڵ چی تریشا بەکارێت؟ لەگەڵ پۆت. ئەیە پۆت فڕۆکە خانە. بۆردین لەگەڵ چی؟ پاس. بۆردین پاس. پاس هەبوو بۆردین لە پێشەوە دا ئەندرێت. پاسپۆرت کۆنتڕۆڵ. ژووری کۆنتڕۆڵی پاسپۆرتەکانی پێوترێ. پاسپۆرت لەگەڵ کێ؟ کۆنتڕۆڵ یا بەشی کۆنتڕۆڵی پاسپۆرتی پێوترێ. دیپارچە لاونج. دیپارچە لاونج. جوتمان لاونج ینی هۆڵ یا قاعە. لەگەڵ دیپارچە دیپارچە ینی بەجێهێشتن بەواتای چاوەڕوانی ژێت. هۆڵی چاوەڕوانی پێوترێ هەردووکی. ئۆفیس بیلدینگ. ئۆفیس ینی فەرمانگە. بیلدینگ ینی بینە. بینای فەرمانگە. سێکیوریتی ئۆفیسە. ئۆفیسە ینی ئەفسەر. سێکیوریتی ینی ئاسایش. ئەفسەری ئاسایش. کەستم ئۆفیسە. کەستم ینی گومرک. گومرک باڵێن چی لێرە؟ ئەفسەری گومرکەگەیەنێ. پلیس ئۆفیسە. ئەفسەری پۆلیس. واتە ئۆفیسە لەگەڵ سێ دانە بەکار هات. لەگەڵ چی؟ لەگەڵ پلیس، لەگەڵ کەستم، لەگەڵ سێکیوریتی دەگونجێت. مایکرۆ فاینانس. ئەمەش گرنگە. مایکرۆ فاینانس. مایکرۆ ینی بچووک، شتێ ورد بێ، زۆر بچووک بێ. فاینانس ینی دارایی، بەڵام لێرە هەردووکی بێکەوە ینی قەرزی بچووک. مایکرۆ فاینانس ینی قەرزی بچووک. لە کتێبی ڕەشوسپێکەشە باسی کردو، لێش هەر باسی یەکەینەوە جارێکە مایکرۆ لەگەڵ کێ بەکارێت؟ لەگەڵ فاینانس. قەرزی بچووک یاخود دارایی بچووک. سیت نمبر. سیت ینی کورسی یا شوێنی دانیشتن. نمبر ینی ژمارە. ها کە ئەڕۆیتە شانۆ یاخود سینەما یا لە ناو فڕۆکەیە، کورسێکان ژمارەی لەسەر ڕقەمی لەسەرا کە تۆ بلیتەکە وەرەگری لێی نووسراوە، تۆ بێ لە ڕیزی ئەی دانیشی ژمارە حەوت بۆ نمونە. ئەوە پێوترێت سیت نمبر. ئەم جودوشانە هەمووی یونتیەکە کۆم کردۆ لێرە دامنەوە. یعنی هەموو یونتیەک ئەم کۆمەڵەی تەیە کە ئێستا خوێنمانەوە باشە بە چاکی بیانزانە کە بە جیاجێ هاتە بەردەست لێرە بە حازری بە کۆکراوی لە بەردەستا هەیە. ئەن نمونێکم پێداوی با نمونەکە بنووسینەوە. Page yani example. The word boarding وشي boarding goes with يعني بكار ديت دا كونجي لقل بوشاي but the word space goes with finance. ئەی لەگەڵ فاینانس ئاڵە چی هەیە؟ ئێستا باوی دوو بۆشاییە لە ئیمتیحانەکەتان لێبێ بە زۆری دوو بۆشایی دەیاتێ و شتەکان تۆزێ ئاڵۆز دەکاتەوە، هەرچەندە ئاڵۆز دیژ نییە قازان جاگەردوانی بێت. ئەی ئەڵێ کار لەگەڵ سیت، بی ئەڵێ دیپارچە بیلدینگ، سی ئەڵێ پاس micro, the ticked passport. ئەگەر بۆردین بزانی بۆردینتمان لەگەڵ چێ بێ؟ پاس. یەک دانی تەیە پاسا یەکسەر دەرەچێ. ئەگەر ئەوەش نەزانی لە حاڵەکەم فاینانسەکە بزانی فاینانس لەگەڵ چی بوو؟ مایکرۆ هەر دەرەکەوێ. هەنی دوانەکان و قازانجە هەیە. ئەگەر یەک دانە بۆیە ڕەنگە ئاڵۆزتر بووە. بۆیە لێرە بۆردین لەگەڵ پاس، مایکرۆ لەگەڵ فاینانس بەکار دێت. ئەو سترێسانە بابمێنە بۆ کاتێکی کە ئێستا بابەتێکی گرامەمانەی لەو دیو.
giving instruction بابەتێکی ئاسان و سادەیە. ئەم جوو دووشانە تێگەیشتن ئێستا چۆنە چۆن چۆنیەتەوانەیە باش. ئینسترەکشن واتە ڕێنماییکردن یا ڕێنمایی پێدان. تکایە ناونیشانی بابەتەکان بە چاکی بزانن کە هاتۆ لە ئیمتیحانە نەزانی ئینسترەکشنانی چی ئەو کاتە یاساکەش نازانی چییە. بۆیە ناونیشانەکان وەکو خۆی بە چاکی بزانە. بە سێ هەنگاو باسییانەکەین باشە. هەنگاوی یەکەم ستێپی یەکەم کۆمەڵی ئەدڤێربمان هەیە. سەرەتا بێ کامیاندانێ فرست چەند ڕستەیەکت پێ ئەدا چەندانێکیش لەم ئەدڤێربانت پێ ئەدا ئەم ئاوڵکارانە باشە بۆ هەر ڕستەیەک ئەبەیەکی کەندا بنەی. 4 ڕستت پێدەم 4 دانە لەم وشانە 5 ڕستە 5 دانە ئەبێ بۆ ڕستەی یەکەم کێدانەی فرست ئەی بۆ ڕستەی کۆتایی فاینەڵی باشە. لەو بینەیە ئەوانەی تر چۆن چۆنیدا ئەنی داینێ با بزانین ئەدڤێربەکان خۆیان چیتین ها بۆ نووسراوە. فرست ها لە سەرەتا لە سەری سەرەوە بۆ نووسراوە یعنی سەرەتا then پاشان after that دوای ئەوە next دواتر following that بە دوای ئەوە دابێت finally لە کۆتاییدا ئەوەندە هاتووە لە کتێبەکەیە ئێمەش ڕەوەندە باسەکەینەوانەیە. بۆ ڕستەی یەکەم دایمەن چی دانەی first بۆ ڕستەی کۆتایی چی دانەی finally بە دوای هەرێکێکیانە ئەبێت چی هەبێ کۆمایەک هەبێ فاریزەیەک هەبێ جگە لە چی جگە لە زێن لێ بنووسە پێویستی بە کۆما نییە باشە لایەوە بنووسە زێن پێویستی بە کۆما نییە. کۆما یعنی چی یعنی وەستانێکی بچووک ئەڵەم فێز سەرەتا هاتۆ زێوەسم اینجا دوای ئەوڵێم بەس زێن پێویستی پێین ئەڵەم پاشان یەکسەر واکە بەکسەت بە دوای ئێڵیت. بەرحەڵ ئەو هەنگاوی یەکەم ئەم وشانەی ریزیکە و بەس خۆی پێت ئەدا لە پرسیارەکە تۆ چی بکە فێز لەوەڵەدانێ فاینەڵی لە ئەخیرە ئەوانی کە چۆن دانی داینێ وەکو خۆی بینوسەرەوە کێشەی نییە نابێ فێز بێتە ناوەڕاستەوە نابێ فاینەڵی بچێتە سەرەتاوە. هەنگاوی دووەم ئەمە لە پرسیارەکانی ئەبێ خۆت زیایکەی چییە سەبجێکتێکە واتە بکەرێک بەگشتی چی بەکارێت بە زۆری یو بەکارێت وی بەکارێنی هەر ئەبێ ئەوانی کە ئەبێ بەڵام لە 100 یو ئەگونجێ لەگەڵ ئەم بابەتەیە کتێبەکەش خۆی هەمووی بە یو هەل کردووە. من چێکەم ڕێنمایی تۆ ئەەکەم یا ڕێنمایی ئێوە ئەەکەم بڵێم تۆ ئەڵێم یو بڵێم ئێوە هەر ئەڵێم یو لە هەردوو بارەکە چیمانەیە یومان هەیە بۆیە تۆ شەر زیاتر بەدەست خۆتە یوەکە بەکار بێنە. لە دوایەوە ئەم مۆدڵ فێربانەمان هەیە فرمانی یاری دەرمانەیە بەکارێت چی نووسراون should must have to need to هەر چوارانێک واتای هەیە یعنی پێویستە should یعنی پێویستە must یعنی پێویستە have to need to باشە. ئەمە لە پرسیارەکەیان نییە خۆت ئەیهێنی باشە ئەنووسم خۆت زیادی بکە. مۆدەڵەکانی تر لە ڕاستیە بەکاریەت بەڵام لە مەنەجی تۆ بەس ئەم چوارە هاتووە تۆش بەس ئەم چوارە بەکاربێنە لی دەرمەچۆ باشەکان لە خۆت ئاڵۆز نەکەی. ئەتوانی بۆ هەر هەمیان بڵێ شوت لەگەڵ فێستا شوت لەگەڵ فاینەڵەیە شوت ئەتوانی هەمی هافتوو بەکاربێن توانی نیت و ئەتوانی بۆ هەر دانێک وێکیان بەڵام ئەگەر ئەتوانی بە مەستەکە بە کەمتر بەکاربێت مەست تۆزێ ئیجبارکردنێکی تایە مەرج نییە نانە مەبەستمەیە باشترە بە کەمی بەکاری بێنی چونکە جۆرێک لە ئیجبارکردنی تیامە ئیجبارنی مۆزوعەکەمان ئیجبارکردن نییە تۆ ڕێنمایی کەسێکەی ئەلێرەوە بڕۆ وا بکە پێویستەوە بکەی نابێ بڵێ ئەبێ وا بڕۆی ها ئەوەی تیانە ئەگەریش بەکار هاتبوو لە چەند شوێنەکە ئاسایی وەریگرا. ئەمە هەنگاوی دووەم بوو. هەنگاوی سێهەم هەموو کاتێک لەم بابەتەیە یا لە غێری ئەم بابەتەیە لە هەر شوێنەکە بینیت ئەبێ لە دوای شود و ماست و هافتوو نیتۆ ئەو فرمانەی کێ چی بێت ئەبێ بەیز بێت. بەیزانێ چی چاوک چاوک چییە چۆن چۆنیە ئەبێ چی پێوە بێت چی پێوە نەبێ ئەبێ سادە بێ واتە نە ئێسی پێۆلکاوێ نە ئیدی نە ئاینجی لە کۆتایە پێوە نەکاوە نە فرمانێکی ڕابردووی شاز بێت بۆ نەوێن غەڵەتە بێ بیکەیتەوە بەچی گەو هێڵپت هەیە ئیدی پێوە بێ ئیدەکەی لێکەیتەوە ئەگەر خۆی بە چاوگی پێیدا بووی داینێرەوە
ئەگەر نەبوو تۆ بیکەرەوە بە چاوک ئەوەش هەنگاوی سێهەم ئەمە هەیە تەنها بینووسەرەوە باشە وەکو خۆی دایانێتەوە هیچیکە ئەمە یاسای چی بوو given instruction باشە ئێستا نمونەیەکمانەیە با بزانین چی بکەین put دای بنێ the following ئەمانەی لای خوارەوە in order ینی بەڕیز ینی تەسەسولیکە ینی given instructionی بکە use بەکاری بێنە then finally first ئەو سێ ئەدڤێربە یاوە ئەڵێ تۆ ڕیزی کەرەوە بم باشە خۆی پاش و پێش کراوە اینجا لە ژێرێواڵێ چی ئەم بەیسانە بەکاربێنە fill your name fill بۆ خۆی بەیسە خەتێکی لاری یاوە سلاشێک هەتا ئەوێ عایدی ڕستەی یەکەمە بەدوایە بەیسێکی تر هاتون سراوە write your flight details write چیە بەیسە لێ ئەویش بینووسە فلای دوتمان گەشتی ئاسمانی دیتەلانی وردەکاری گەشتەکەت بنووسە سلاشێکی تر هاتەوە واتە بەیسێکە بەدوایە دێت ئادیانی زیادیکە ئیضافەی بکە your address ناونیشانەکەت in the country لە وڵادا ئەڵێ کوردستان سلێمانی گەڕێکی مامۆستایان هەمە بەسی ئەوەیە ئێستا ئەڵێ ئەمە تۆ حەلیکە لای تۆ حەلکراوە بەس بازین یەکەم جار چی بکەین وتمانە بێ ئادڤێربەکان ڕیزکەین یەکەم جار کێدا بنین ئەمە first ئەمە کۆما وایە ئەخیران وتمانە بێ چی دانین finally کۆما کێماوەتە لۆ بینەیە then کۆمای پێویست نییە ئەوە هەنگاوی یەکەم هەنگاوی دوم وتمان بکەرێگەێنین چی دانێ یو بە دوای یەکێک لەم مۆدڵ فێربانە شودم دانا یو شود ئەمی کیان ئەڵێم یو بۆ نمونە هافتو ئەتوانم بڵێم نیتو ئەتوانم بڵێم یو شود جارێکی تر finally you need to ئەمە بە هەر دانەیەک و دانێکی خۆی بۆ بەکاربێنین ئەشتوانی هەمی بە شود بەکاربێنی ئاساییە هەمی هافتوو بەکاربێنی ئاحتیاطیە ماوەتەوە سەر چی هەنگاوی سێهەم چیمانەیە بۆ یەکەم ئەڵێ fill your name واتە هەنگاوی یەکەم وتمان first هەنگاوی دوم وتمان you should هەنگاوی سێم ئەڵێ fill your name ئەمە کاچیتە ناو فڕۆکەوانەیە فۆرمێک تێنێ ئەڵێ پڕیکەرەوانەیە باشە یەکەم جار چی یەکێک کە ڕێنماییتەکان یەکەم جار ئەڵێ ناوی خۆتی تیا بنووسە باشە then you have to هەنگاوی دوم چیمانە بۆ بەیسەکەی write your flight details پاشان وردەکاری پێویستە وردەکاری گەشتەکەت بنووسی finally you need to چیمانەیەکان add your address in the country ئەوە بۆ شوێیە ڕیزمان کرد جارێکە دووبارەیەکەینەوە ئەگەر وتی given instruction کە یا ئەمانی دابووتی ڕیزی کەرەوانە تۆ چیەکەیت هەنگاوی یەکەم هەیە بەس بۆم تەسەسولکە فێستت لە وەڵۆ دانا فاینەلی بۆ کۆتایی چی مایەوە لەو بینە داینێ زێن ماوەتەوە ئەگەر چوار ڕستە بۆە بۆ نەکسیا بوو لە دوایەوە نەکسمان نووسی کێشەمان نییە هەنگاوی دوم خۆمان زیادمان کرد وتمان چی you should you must you have to you need to ئەوە بۆ دڵی خۆمان بۆ شوێ داماننا هەنگاوی سێمیان چییە بەیسەکانە ڕیزەکەیت و تەواو ئەمە پاش و پێش نکراوە حازرە وەکو خۆی دایانێتەوانێ باشە ئەگەر هەندێک جاری شود و هافتوانش بەکار نەهاتبوو لە هەندێک نمونەی کەمە ئاسایی وەریگرە هەر ئەبێت بەڵام تۆ باشترە وەکو خۆت بەکاری بهێنیت ئەمە نمونەیەکە لەسەر نووسینەکی نمونەی دوایەوە ئەەکەین بە واجب بۆ دەرزی داهای خۆتان باڵێن ئێوە لە ماڵەوە حەلیکەن و دوای حەلیەکەینەوە بێکەوانەیە ئەڵێ چی باڕوونکردنەوەیەکی لەسەر بدەین give instruction پلانیانی چی ڕێنمایی بدە باشە to show بۆ پیشاندانی the way ڕێگەی to the new park پارکە نوێیەکە پارکێکی نوێ کراوەتەوە من نازانم تۆ ڕێنمایم بکە use چی بەکاربێنە then finally after that first ئەم چوارەت هەیە use چیتر بەکاربێنە ئەم نیوەڕستە بەیسانە بەکاربێنە go to the traffic lights بۆ یەکەم ڕستە ئەوە دانیت بڕۆ بۆ ترافیکەکە سلاشێکی یاوە دوایەوە بەیسەکە چی بۆ ڕستەی دووەم turn right پێچکەرەوە بەلای دەسە ڕاستە تێرنیانی پێچکەرەوە یو تێرنتان بیستەوەمە تێرن پێچکردنەوە بۆ ڕستەی سێمەڵەچی go to the roundabout ینی فولکە بڕۆ بۆ فولکەکە چوارەمیان دوای خەتەلارەکە take بگرە the first turning فەرعی یەکەم turning بەواتای چییە فەرعیەت on the left لە لای چەپتەوە هەر لەگەڵ یا
and you will see it تۆ ئەیبینی it مەبەستی پارکەکەیە پارکەکە دەبینی opposite you بەرامبەرتە هەر لەگەڵ چوارەمایە باشە هەمووی پارکەکە ئەبینی ئاوا بەرامبەرتە ئەمە لە ماڵەوە حەلیکە دەرزی داهاتوو پێکەوە حەلەکەینەوە باوەجب بێت ئێستا نمونەیەکی هەڵبژاردەمانەیە لەسەر ئەمە وەکو باسمان کردمان نمونەکان بە دوو جۆر باسەکەین جۆرێکیان نووسینەکەی ئەوێکیان هەڵبژاردە First بۆ دەستی پێ کردووە ئەدڤێربەکەی داوە کۆما you should هەنگاوی دۆمی شیاوە چێوە should هەمووتمان لە یاساکەیە لە دوای should و have to must و need to ئەبێ ئەو ڤێربەی کە چی بێت بەیز بێت تۆش لە وەڵامەکانە بۆ بەیز ئەگەڕێیت the hostel hostel بەواتای داخلیت بەواتای ئوتێلێکی هەرزان بەهاژێت ئوتێلێ پشکۆلە بێ و مواصفاتی کەم بێت and then لە تەنیشتێ هاتووە لە ژێرە نەینووسی واتیادیە ئەم زێنە بێتە تەنیشتێوانێ باشە شەرنی هەمی ئاوەکو من لە ژێرێکا بێت لە تەنیشتشا بێ هیچ کێشەیەکمان نییە then you must بۆشای دیسان مەستت هەیە مەستیش وەکو should ئەبێ ئەو ڤێربەی بە دوایە هەر چی بێ بەیز بێت yourself باشە هەڵبژاردەکان ئەی ئەڵێ چی arrives prepare B. Arrive, preparing. C. Arrived, prepared. D. Arrive, prepare. کامیان هەردوو بەشی بۆ شایەکەی بەیسا دی بۆ بێت بەڵێ ئەی نابێت ئەی لەبەرەوەی چیمانێ arrive is توان بەیزەوەیکە نە ئێسی پێوە بێت نە ئیدی نە ئاینجی بی ئەڕایفەکەی ڕاستە بەڵام پریپەیەکە ئاینجی پێوە نابێت سی هەم ئیدی پێوە هەم ئەولاش ڕابردۆ دیسان نابێت بەڵام دی هەردوو لای بەیسا ئەوە شێوازێکی هەڵبژاردە بوو باشە ئێستا بابەتێکی کتێبەکەمانەیە ستیودنت زۆر زۆر گرنگەوە دوو سەحی لێ نووسراوە ماچ واتە بیگێنە sentence halves نیوە ڕستەکان لەمبەر 6 نیوە ڕستەمان هەیە بە 1 و 2 3 تا 6 هاتووە لەو بەریش 6 دانەی ترمان هەیە بە ABCD هاتووە واتە ئەمبەر نیوە ڕستەکان بگەێنە بە نیوە ڕستەکانی ئەو بەر ئەو معناکەی بە چاکی بزانە لەمبەر چی بۆ هەڵبژێری بۆ ئەو بەر بزانە بە تەسەسول لە دوای ڕقم 1 ڕقم 2 چییە ڕقم 3 چی دێت باشە وتمان ماژیانی بیگێنە ماژ بێجگە لە گەیاندن مانای تریشی هەیە وانە بەواتای شقارتە ژێت ماش بەواتای یاریکردنی ژەریەت ئێمە لێرە بەواتای چیت گەیاندن چونکە حاڵەتی فێربە ئەمە چیتە ناو فڕۆکەخانەوە ئەتەوێت گەشتێ بکەیت تەمان کۆمەڵی ئیجراعاتت لەگەڵا کرێت ئەم 6 خاڵە عیبارەت